بەڕێستان لە 1950 لە گەڕەکی تەیراوەی شارە جوانەکەی هەولێرێ لەدایک بوون. ئەوە پێیان دەگۆ لە گەڕەکی ساکە گۆڕی تەیراوە. لەو ناویان پێدەگۆ ساکە گۆڕە چۆل بوو چۆلایی بوو. پێم خۆش هەندێک باسی و سەردەمەم لۆکەی سەردەمەداری لە گەڕەکی تەیراوە. ئەوە داک و بابم خوا لەیان خۆشبی لەگە مردی پینەران و مردی بیسەران و جەنابی شت. داک و بابم فەقیر بوون گەردەنلغەشیوە بۆ داکم بە 70 دیناریدایە تایراغە کە بوو 100,000 ڕەحمەتی لێبی پیاوەشی بەوی خار ئاغێ هەولێریان بوو. دیارە چووی لەکردنی پارچە دەچی داینێ گوتی مادەم فەقیرن ئەوە دەتانێ بە ئەوە لۆ خۆتان. ئەوجا هەندە جارە دەیگۆ لۆ ئەنتیکەی تایراغا زار ڕەحمەتی لێبی دەستی دەدا خرکەی خۆی کرمانجەتی خرکە گاشە کوچکە کەستەک دەستی دەدایە دەگەوە چەند دەڕاوە هەموو خۆتە ئەوجا لۆخۆ بە خشت و بشتی خانیوکە چیان کردیە و ئاو نەبووە لەوێت تەبان ئەو بارەکە بوو پێیان دەگۆ ئەو باری شەقراوەی لە جێی نەقلیاتی حکومەتی ئەوسا بە 4 ساڵی گردێکی هەبوو ئەو گردەوە ئەو ستای سەڤیری بوو شەریکە کە بوو ئاشوور تێکیاندا تەختیان کرد ئەو جێی نەقلیات و جێی غاباتی کردیانە مەدینە دەلعاب تێدەگەی بەو مناسبەی مامۆستایانی نەشاد مەدرەسی ئەو عەبدوڵڵا دڵسۆزە بەبەر ڕەحمەتی خودای کەوی بەبیرم دێ ئەو گۆرانەی دەگۆ ئەوە بە عەرەبی عید الشەجەرە حکومەت داوی لێ نابوو عید الشەجەرە یعنی کورد دەیانگۆ نەورۆز دەیگۆ یاخوا بەخێرێ نەورۆز و بەهار گشتی پیرۆز بێ لە دێهاتووشە ئەوەم بەبیر دێ ئەوەندا ئەوجا حکومەتیش ئەو جێی نەقلیاتەی ئەو جێی تەخت بوو ئەو بارەکە داکەموان دەیانگۆ بە تەنەکەی دەچوین لەوێ ئەومان دینا لۆ تەیراوەی بەلوعاو نەبوو عالەم فەقیر بوو ئەدی ئەوجا کردیانە ئەو نەقلیاتە نەقلیاتی بەغدا و مووسڵ و یعنی نەقلیاتەکانی بازاڕی گچکە گچکە هەموو گۆستیانەوە جێ ئەو نەقلیاتە ئەوجا من لەوێ لەدایک بوومە ساڵی هەندێک دەرێن 49 هەندێک دەرێن 50 هەندێک دەرێن ئەو خیدەواری نەبوو عالەم ئەلمیمە بە پەنجاوێ لە ترسی عەسکەری ناویان نووسی بووم